تەنیا لە دوێنێەوە سێ جار هێرشی درۆنی کراواتە سەر هەرێمی کوردستان و هێرشەکانیش ڕویان لە کەڵگەنەوتیخانن. لە دوو هەفتەی ڕابردووشدا چەند هێرشێکی دیکەی درۆنی کرایە سەر هەرێمی کوردستان کە ئەو کات ئامانجەکان ناوەندە ئەمنیەکان و فڕۆکەخانەکان بوون. تا ئێستا هیچ لایەک بە فەرمی ئەوەی نەگوتووە کە هێرشەکان لەکوێوە ئاڕاستە دەکرێن. تەنها پێنجی ئەم مانگە نەبێت کە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان وتی سەرچاوەی هێرشەکان حەشدی شەعبیە. ئەگەر ئەمەوە بێت ئەو عێراقی قەرار بوو لە ڕێگەی دیموکراسی و دەنگدان و بیر و ڕای جیاواز و تەوافقەوە بەڕێوە بچێت، ئەوە ئێستا لە ڕێگەی درۆنەوە پەیامەکانی دەگەیەنێت و لایەنەکان ناچار بەوە دەکات گفتوگۆ هەڵبژێرن. ڕەنگە ئەمە عێراقی تازە بێت کە بەر لە هەڵبژاردن چەکی دەستی بڕینی موچە و درۆن بێت.